بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان ئازیزانم، لەوانەی ئەمڕۆیە باسێکی شوێنکەوتنەکەین، باسێکی خودوە و پێشەواکەین، باسێکی گەورە و خۆشەویستمانەکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسێکی تەسلیمبوونەکەین بە فەرمانەکانی کە خوای گەورە ئەمری پێکردوین کە جۆرایەڵی بین و خۆشی ئەگەر پێغەمبەریش نەبوایە لەسەر ئاستی بەشەریەت دەرەجەیەکە و هەر دەرەجەیەکیش ئەمێنێتەوە کە شایستەی ئەوە بێت هەموو فرمانەکانی نەک ئێمەی موسڵمانان بەڵکو هەموو خەڵکی بیخەنە سەر سەریان و بیخەنە سەر چاویان و جێبەجێیکەن. بەڵام بابزانین ئێمە هەتا چەندێک ئەم پابەندیەمان هەیە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئێمە خۆمان لەکوێی ئەم شوێن پێیانەیە بینینەوە. بابزانین سەحابە ئاسا کە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێ بەلای ئەبوو ڕافع، ئەفەرمێ ئەبوو ڕافع خەریکی چیت؟ لێ یا ڕەسوول الله بەرخێکە و کراوە بە هەدیە بۆمان و منیش ئەی کوڵێنم ئێستا. ئەفەرمێ ناویلنی الذراع یا ئەبا ڕافع، ئەفەرمێ دەستێکیم بەرێ. ئەبوو ڕافع دەستە با دەستێکی یاتێ، دوایە فەرمێ ناویلنی الذراع الآخر، دەستێکی تریشیانم بەرێ ئەی ئەبا ڕافع. دەستێکی تریشی ئەیاتێ، بەرخێک و دوو دەست. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ناویلنی الذراع یا ئەبا ڕافع، دەستێکی تریشم بەرێ ئەی ئەبا ڕافع. فەرمێ ئینەما للشاة ذراعان یا رسول الله، فەرمێ بەرخ تەنها دوو دەستی هەیە. فەرمێ لەو سەکەتە یا ئەبا ڕافع لەناولتنی ذراعا بعد ذراع ما لم تتكلم. فەرمێ ئەی ئەبوو ڕافع ئەگەر دەنگی نەکردایە دەست لە دوای دەست ئەدامێ کەمیشی ناکرد. سبحان الله. سەحابە ئابم یەقینەوە ماوەڵیان لەگەڵ پێغەمبەری خوا کردووە صلی الله علیه وسلم، ئابم قەناعەتەوە چوونەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ابن عمر عمری کوڕی عاسە فەرمێت كنت أكتب كل شيء أسمعه من رسول الله صلى الله عليه وسلم، هەموو شتێکم لەباری پێغەمبەری خوا و هەرچیەکی فەرمایە نووسی. دوایی قوڕەیش منعیان لێ کردم، وتیان بە شەرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەستی برد بۆ لێوە جوانەکانی، فەرمووی اكتب فوالذي نفسي بيده ما خرج منه إلا حق، قەسەم بە پەروەردگار غەیری حەق لەم دوو لێوە نەهاتە دەرەوە. بۆیە سەحابەکان کە لە خزمەتی پێغەمبەری خوایە بوون صلی الله علیه وسلم زۆر بە ئەدەب دەستە و نەزەر ئەوەستان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی بفەرموایە هەر ئەوەیانە کرد، ڕێگەی بە چی باە هەر ئەوەیان جێبەجێ کرد، منعی لە چی بکردنایە لی دوورەکەوتنەوە. سەحابەکان کۆمەڵێ بوون، خوای گەورە بە تایبەت بۆ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم هەڵبژاردەبوون کە شوێنکەوتەی بن، کە نزیکی بن. لەوانەیە ئێمە حەزمان کردایە ئێمەش بمانتایە خۆزگە سەحابی پێغەمبەری خوا بووینایە، خۆزگە و شەرەفەمان پێ ببڕایە لەگەڵ ئەو پیاوە گەورانەیە بووینایە. بەڵام ئایا وەکو ئەوانمان پێکرا، وەکو ئەوان تەسلیمی فەرمانەکانە بووین، وەکو ئەوان هەرچیەکمان پێ بووترایە جێبەجێمانە کرد؟ قرس بوو. سبحان الله. ئەو مەدرسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵی ئەرقەمە سەحابەکانی لەسەر پەروەردە کرد، هەتا ئیساکێنەش دروستکەکەی ماوە، هەتا ئیساکێنەش شوێنەواری سەحابە و چیرۆکی سەحابە تا ڕۆژی قیامەت دەخوێنرێتەوە
ئەخرەوانە دەست بژێری پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم، پەروەردەی دەستە جوانەکانی خۆی بوون، جیاواز لە هەموو خەڵکی، جیاواز لە هەموو حەواری پێغەمبەرەکانی تر، نمونەی مەلایکەت بوون، دابەزی بوونە سەرزەوی، لە خزمەتی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم. عەشەرەی مبەشەرە کە لە ئەبوو بەکرەوە دەست پێ ئەکات، 9 دانەیان دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەهید دەبێ. 10 کەس عەشرە ئەوائیلە، 9یان شەهید بێ. ئەمانە چی ئیمانێک و چ تامەزرۆییەک و چ جۆرایەڵیەکیان هەبوو بۆ ئەم دینە. دیقەتی سەحابە بن، لە کاتێکا پرسیار لە پێغەمبەری خوا کەن یا ڕەسوول الله، دەجال چەندێک لەسەر زەوی ئامێنێتەوە؟ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی دەجالیان بۆ کات، سەحابە خەمی ئێمەیەتی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت 40 ڕۆژ، يوم كسنة ويوم كشهر ويوم كجمعة وسائر أيامه كأيامكم. ئەو هەموو سەحابەیە لە خزمەتیە، ئەی پێغەمبەری خوا ڕۆژ چۆنێ بێ بە ساڵێک؟ یعنی مەبەستێ ئەوەیە کە ڕۆژ هەڵهاو یەک دانە ساڵ تێ ئەپەڕێ هێشتا ڕۆژەکە تاو نابێ، دوایی مانگێک دوایی ئەبێ بە هەفتەیەک، ڕۆژەکانی تریش ئەبێ بە ڕۆژەکانی تری ئێمە، هەر ئەو چ ڕۆژە لەسەر زەوی ئامێنێتەوە. سەحابە نازانن ئەم کەونە چۆنە سوڕەیە، مانگ و ڕۆژ و خۆر چۆن بە دەوریە کاسوڕێنەوە لەگەڵ زەویە. ئەزان ڕۆژێک دێ لە ئەخیری زەمانە ئەم میزانە تێکە چێ، بەڵام قەت مێشکیان بۆ ئەوە ناچێ پرسیارێکی ئاوا لە پێغەمبەری خوا بکەن، بەس خەمی نوێژەکەیانە. ئەڵێ پێغەمبەری خوا چۆن نوێژ بکەین تایە؟ سەیری ئەم ئەدەبەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فەئەقدیروا لەه، سەعات ڕاگرن بۆ نوێژەکانتان، کاتی بۆ ڕاگرن بەپێی ئەو نوێژەکانتان بکەن. ئەگەر خۆر خاو بۆوە لە ماوەی 24 سەعاتە یەک جار زەوی بە دەوری خۆیان سوڕایەوە و شەو ڕۆژی دروست کرد، ئێوە تەقدیرات بە کاتژمێرەکانتان بکەن. چون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانی لەو کاتەیە کاتژمێر هەیە، بەڵام سەحابەکان نازانن، لەگەڵەوەشا پرسیار ناکەن. ئەمە ئەدەبی سەحابەیە خۆشەویستەکانم، ئەو تەسلیم بوونەی کە سەحابە هەیان بوو بەرامبەر بە هیچ شتێک، بەرامبەر بە هیچ کارێک، ڕۆژێ لە ڕۆژان ڕخنەیەک، گلەییە، قسەیە، سەرپێچیە. ئەگەر هەڵوێستێکیشان هەبوو بێ بە دوو قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوونەتەوە تایم و هاتوونەتەوە سەر ئەسڵی ڕائەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناقەشەیان نەکردووە. ئەمەیە تەسلیم بوون. ئێمەش حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێنین، دەجال لە فلتەرەیین، دەجال لە عەقڵی بچووکی خۆمانە دەین و یاری بەخوا فڵان کەس توێتیەوە زەعیفە، ئەو حەدیثە ئیشی پێ ناکرێ. نا ئەها ئافرەتێکی پیر، ئەمە خوێنەوارەکانیان، ئافرەتێکی پیر، سەحابەیەکی پیر کە ناوی نازانین، هەتا ئێستاش لە سیرەیان نەهاتووە، هیچ خوێنەواریشی نییە. هاتووە بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یەک داوای هەیە لە پێغەمبەری خوا، فەرمێ ئودعوا الله ئن یدخلنی الجەنە. ئەی پێغەمبەری خوا، ئێستا دەستی لە پێغەمبەری خوا گیر بووە، ئەمە دووبارە نابێتەوە. ئەی پێغەمبەری خوا، داوا لە خوا بکە، خوا بخاتە باشتەوە. یێتە بەرچاوتان ئافرەتێکی پیرێژن بە گۆچانێکە و گۆپاڵێکەوە ئاوە، ئەی پێغەمبەری خوا، داوا لە خوا بکە بخوا گوێرە بمخاتە باشتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سوحبەتەوە پێ فەرمێ ئیرجعی فإن الجنة لا يدخلها عجوز. بگەڕێرەوە چونکە پیرێژن ناچێتە باشتەوە. عادەتەن ئینسان کە چوو بە تەمەنە زوو تووڕابێ. من چی بکەم؟ من دەسەڵاتم چییە پیر بووم؟ یعنی خۆمی تەحار کردایە بۆی پیر نەبووم بچمە باشتەوە؟ ئەمە خوا وای کردووە، یعنی خوا واشی لێ کردووم و پیریشی کردووم و ناش بخاتە باشتەوە؟ تاوانی منی تایە؟ نا، ئافرەتەکە دەستەکا بە گریان.
خۆ سووری شەزانێن ئەم بابەتە پەیوەندی بەمەوە نییە، بەڵام لەگەڵەوەشە هیچ کەمترین شتی ئەبوایە ناشکریەکی بکردایە، ناڕەزاییەکی بکردایە، قسەیەکی لەگەڵ پێغەمبەری خوا تۆزێ بە زبری بکردایە. سبحان الله، غەیری پرسیار و گریانەکە هیچی تر ناڵێ. ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بانگی کەن، پێی بڵێت ئەو بە شکلی پیرێژنی ناچێتە باشتەوە. نابینی خوای گەورە فەرمێ ئینا ئەنشأناهن ئینشاء فجعلناهن أبكارا. سبحان الله، ئەدەبی سەحابە لە مناڵێکیانەوە هەتا وەکو پیرێکیان، هەتا وەکو پیرێژنێکیان، هەتا وەکو ئاڕابیەکیان ئاوا بوون. قەد ڕۆژێ لە ڕۆژان ئەو سیرە پاکە هەتا پێغەمبەری خوای تێگەڵا بوو، هەتا پێغەمبەری خوایان لە ناوا بوو. بزانە ئێستا چیتە ئەو مەدینەیە، ئەڵێ ئارامی بەسەرا کراوە، ئەڵێ مەلایکەت دەوریان گرتووە، هەز بە سەکینەیەک و ئارامیەکەکەیت کە گۆڕی ئەو هەموو سەحابەی تایە. اینجا هەست دەکەیت ئەمانە چ جۆرە دروستکراوێکی تایبەت بوون کە خوای گەورە فەرمێ والسابقون السابقون أولئك المقربون ثلة من الأولين وقليل من الآخرين. ئەمانە هەڵبژاردەکان بوون. خوایەک ئێمە خۆمان بە شوێنکەوتی ئەو پیاوانە بزانین، با شوێن پێکانی سەحابەکان هەڵگرینەوە کە ئەوانیش هەر بە شوێن پێی پێغەمبەری خوایە ڕۆیشتون صلی الله علیه وسلم. نەخێر نەک شوێن پێ، با وەکو مامۆستا فەرمێ دەوری هەر چاوێکی ئەمڕۆ داوە سەد فەوجی بەڵا، دین و دڵ یەغما ئەکەن چاریکەن ئەی شێخ و مەلا. وەسیەتی مەجنونە هەر کەس دەردی دنیا عارە بۆی، خۆ بکا وەک من بە دەردی عیشقی یارێ مبتەلا. کۆتری دڵ جەنگوڵی بازی قەزا یعنی مژەی، دی بە زوڵفی چووپەنا با کەوتە نێو داوی بەڵا. وەختی نوێژی سەر جەنازەی بۆ شەهیدی عیشق دۆست، موجەدا ئەم ئاسمانانە لە دەنگی ئەسەلا. اینجا فەرمێ تا نەبووری تۆ لەسەر ڕێناخەیە مەیدانی عیشق، تا نەبووری تۆ لەسەر ڕێناخەیە مەیدانی عیشق، سەر لە پێشی پێدەبێ لەم ڕێیەدانەی ئەووەلا. یعنی ئەگەر ویستە ئەو ڕێگەیە هەڵگریتەوە نابێ قاچ درێژکەی بۆ ئەو ڕێگەیە کە ئیمامی مالیک پێی عەیب بوو نەعەل لە پێکا لە مەدینەیە ئەی و نەبادا قاچم کەوێتە سەر شوێن پێیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمە جێخۆیەتی لەم ڕێیە پێش قاچەکانمان سەرماندانین، بڵین تا نەبووری تۆ لەسەر ڕێناخەیە مەیدانی عشق، سەر لە پێشی پێدەبێ لەم ڕێگەدانی ئەووەلا. سلام علیکم ورحمة الله وبركاته.